ئەمن برایەکم هەیە مالی 2002 باش دڵی بە کچێکدا چووە کچەکە تقریبی 38 ساڵە بەڵام ئەمە زۆر زۆر ڕێگری دەکەین لەوەی کە بیهێنێ لەبەرەوەی تەمەنەکان زۆر زۆر جیاوازە. باشە 2002 وە نییە براکەت؟ بەڵێ بەڵێ بۆ 2000 بەڵام ڕێگری ئێمە زیاتر لەسەر ئەوەیە کە دایکی ئەو کچە قاوەگرەوەیە. باش لەبەرەوەی قاوەگرەوەیە بەڵام کچەکە بۆ خۆی نیقاب و زۆر ڕانی بڵێم ڕوو لەخوایە لەخوا بەزیاد بێ براکەشم بە هەمان شێوە بەڵام ئێمە هەموومان ڕێگری لەوە دەکەین کە تەمەنەکەیان جیاوازە و لەبەر داکێشی. ئایا ئێمە گوناعبارین کە ڕێگری دەکەین؟ طبعا خوشکەکەم ئەمە کاتە هینێک 18 ساڵ لە براکەت گەورەترە وایە؟ بەڵێ تقریبی 17 بۆ 18 ساڵ. باشە زۆر باشە. طبعا لە ڕووی شەرعەوە هیچ ئیشکالەتێکی تیانێ لە ڕووی شەرعەوە باشێن باسی لە ڕووی شەرعەوەکەن بەڵام ئەبێ بەو ئافرەتەش بڵێ من دوو ڕۆژتر ژنت بەسەرهێنم چکە ئەم ئافرەتە یا ئەوە تا مناڵی ئەبێ یا مناڵی نابێت چکە عادەتەن ئافرەت بگاتە ئەو تەمەنە یا مناڵێکی بێ یا دوانێ بێتر تەواو عادەتەن ئافرەت 5 ساڵی ئەوە حەدی قەطعی یعنی انقطاعی حەملێتی لە 45 ساڵ چۆن بڵێ ئەگەری زۆر لە 100 بۆن لە 190 ئەگەری هەیە مناڵی نەبێت ڕەنگە دوو ڕۆژتر خۆی بۆ خۆی کێشە بۆ خۆی دروست کات ڕەنگە ئەو ئافرەت بۆ ڕازی نەبێ کە ژنی بەسەر بێنێ یا براکەت دوو ڕۆژتر بەو تەمەنی ئەو ئافرەتە ڕازی نەبێ براکەت ئەبێتەوە 48 ساڵ 38 ساڵ ئەو ئەبێتە چەند؟ ئەو بێتە 50 ساڵ. بەڵێ بۆ نمونە چۆن بڵێ ئەم گەنجە و پیرێژنێکش خێزانێتی ئەو کاتە ڕەنگە بۆ خۆی کێشەی بۆ دروست بێت لە ڕووی چۆن بڵێ خودی خۆیەوە بەڵام لە ڕووی شەرع و هیچ ئیشکالێکی دیانی لە ڕووی شەرع ڕێگە پێدراوە یعنی شەرع بە تۆ ناڵێن نابێ ئەو ئافرەتە بخوازی لەبەر ئەوە لە تۆ گەورەترە. بەڵێ مامۆستاجیان وەڵا بۆ ئەوی بوو ئەنی تەمەنەکەیان زۆر زۆر جیاوازە دووەم منیش لەبەرەوەی بوو کە داچی قاوەگرەوەیە زۆریش پرسیارمان کردووە کە داچی وازی نەهێناوە یعنی ئێستاش چۆن بڵێ بەدزیەوە ئەو ئیشەی دەکە. تێگەم طبعا نەبێ برایەت ئاوا بیرکاتەوە باشە بێ ئاوا بیرکاتەوە بڵێ باشە من ئێستا 23 ساڵم 17 ساڵی تر ئەبمە 40 ساڵ ئەو ئافرەتەش 17 ساڵی تر ئەبێتە نزیکی تقریبا ئەبێتە چەند؟ ئەبێتە 55 ساڵ 57 ساڵ باشە طبعا ئەم کوڕێکی گەنج لە قوتیایەتی ئەویش ئەبێتە ئافرەتێکی پیرێژن و تەمەنێکی چۆن بڵێ ئیتر تەواو نزیک لەوەی کە پێی بڵێ پێی بیوتێ پیرێژن و چۆن بڵێ بە ساڵات چوو ئەمە گرفتی بۆ دروستەکە گرفتی دەرونی و ڕەنگە خێزانی بۆ دروست بکات کێشەی بۆ دروست بکات و لە کۆتاییە قەرار لە لای خۆیەتی ئەیهێنێ نایهێنێت پێی باشە پێی باش نییە کەوتۆتە سەر ئەوەی ئایا هەردووکیان یەکتریان بە دڵەیان نا ئیتر ئەوەی تر ئێمە حەقمان نییە بەسەریەوە لە ڕووی شەرعەوە جائیزە وەلەو شەرع هاوکوفئی داناوە شەرع ئەڵێ ئەبێ شان بەشانی یەکتری بۆ منە تەمەنیان نزیک بێ لە یەکتریەوە لە هەموو ڕۆکانەوە لە ڕووی خانەوادەوە لە ڕووی یعنی دابوو نەریتەوە لە ڕووی هەموو شتێکەوە ئەبێ نزیک بن لە یەکتریەوە بەڵام لەگەڵ ئەوەشان ڕێگری نەکردووە کەواتە لە شەرع تەمەن ڕێگ هین نییە بربەست نییە.